دیارە لە ئەنجامی ئەو شەپۆڵە بەفربارینە 4 پیشانگای کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بەهۆی پاڵەپەستۆی بەفرەوە تووشی داڕمان هاتن و بەو هۆیەوە زیان بە 50 ئۆتۆمبیلی هاوڵاتیان گەیشت کە لە نێو ئەو پیشەنگانە ڕاوەستا بوون و زیانێکی زۆری مادیان بەرکەوت. هەر لە ئەنجامی ئەو شەپۆڵە بەفربارینە 2 گەپری ماڵان هەر لە سنووری قەزای سۆران تووشی داڕمان هاتن و زیانیان بەرکەوت. و داڕمانی سەقفی غەسلی ئۆتۆمبیلی شوشتن لە نزیک دەروازەی سۆران کە بۆ هۆی زیانگەیاندن بە 3 ئۆتۆمبیل کە لە نێو ئەو غەسڵە ڕاوەستا بوون و تووشی داڕمان هات سەقفەکەی. و ڕووخانی بەشێک لە خانووی هاوڵاتیەک لە گەڕەکی ئیسقەلا هەر لە قەزای سۆران. و داڕمانی سەقفی دوکانێکی چاکردنەوەی ئۆتۆمبیل لە ناوچەی پیشەسازی سۆران کە بەو هۆیەوە زیان بە 2 ئۆتۆمبیلی تریش کەوت کە لە شوێنەکە ڕاوەستا بوون. و داڕمانی سەقفی کارگەی دروستکردنی بالیفی طبی لە نزیک ناوچەی پیشەسازی سۆران هەر لە قەزای سۆران. داڕمانی سەقفی کارگەی پلاستیک لە ناوچەی پیشەسازی سۆران. داڕمانی سەقفی غەسلێکی تر کە بە ناوی غەسلی کارکان بۆ ئۆتۆمبیل شوشتن ئەویش تووشی داڕمان هات سەقفەکەی ئۆتۆمبیلێکیش لەو غەسلە ڕاوەستا بوو تووشی زیانی مادی کەوت.